بەڵبەرزان ساڵانە لە کاری هاتنی وەرزە گەرمەکاندا بە دیاریکراوی کێشەی فڕێدانی خۆڵ و خەشاک لە ناوچە گەشتیارەکاندا هەمیشە سەر هەڵدەدا. دیارە لە ماوەکانی دیکەدا لە وەرزەکانی دیکەی ساڵدا بەردەوام فڕێدانی خۆڵ و خەشاکە بوونی هەیە کە زۆر کات بەشێک لە ڕێکخراوەکان و بەشێک لە هاوڵاتیانیش تەنانەت هەڵمەت دەکەن بۆەوەی کە ئەو ناوچانەی کە ئەو خۆڵ و خاشاکەی لێ فڕێدراوە ساڵانە پاکی دەکەنەوە لە هەڵمەتی جیاجیا لە ماوەکانی ڕابردوودا بەشێک لەو شوێنانە لەو خۆڵ و خاشاکە پاکرانەوە. بەڵام لە وەرزە گەرمەکاندا و ئێستا و چەند ڕۆژی ڕابردوو بە دیاریکراوی بازەوە دەکرێت کە خۆڵ و خاشاکێکی زۆر لە ناوچە گەشتیاریەکاندا بەدی دەکرێتەوە لە شارێکەکاندا لە نێوانی شارەکاندا. یعنی ئەم بابەتە تا ڕادەیە کێشەی بۆ بەشێک لە هاوڵاتیانی نزیک لەو ناوچانە دروست کردبوو لەوەی کە بۆن و بەرامەیەکی ناخۆشی دروست کردووە بۆ ئەو دانیشتوان و ئەو خەڵکانی کە لەو ناوچانە دانیشتەجێن. دیارەمە قسەی زۆر هەڵدەگرێتەوەی کە بۆچی ئاوا ئیجراعاتەکانی حکومەت لەگەڵ و شوێنانی کە وەکو دوێنێ لە بەشێک لە راپۆرتەکاندا بینیمانەوەی کە بەشێک لەو دواجن و خەڵکانی کە لەو ناوچانەدا ئیش دەکەن کاریگەریان هەیە لەسەر کۆبوونەوە و فرێدان و کەڵەکەبوونی خاشاکێکی زۆر لەو ناوچانەدا. دیار بۆ گفتوگۆکردنی ئەم بابەتە ڕەنجعەتا هاوسەرۆکی نوێنەرایەتی سلێمانی ڕێکخراوی سروشتی کوردستان کە ناسراو بکەینەوە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین و هەوڵ دەدەین شەنوکەی ئەو پرسیارانە بکەی کە دەکرێت لەم بارەیەوە هەمان بێ. کاک ڕەنجبانی باش زۆر بەخێر هاتی. بەناوی خوا بەیانی هەموو لای باش سپاستان دەکەم. زۆر سپاس. بەر لەوەی دەست بکەین بە گفتوگۆکانمان دەبێت راپۆرتێکمان هەیە هاوکارمان کارزان چارق بۆی ئامادەکردنی لەسەر ئەم بابەتە پێکەوە بینەری. ئێرە ڕێگای سەرەکی یەکێک لە ناوچە گەشتیارەکانی سلێمانیە کە ئەویش مێرگەپانە. بەهۆی فڕێدانی خۆڵ و خاشاکێکی زۆرەوە بێژگەلەوەی سیمای شەقامەکە ناشیرین بووە هاوکات بۆنێکی زۆری بڵاو کردوێتەوە و بە گوزەرکردن بێرەدا ئەو بۆنە هاوڵاتیان بێزار دەکات. هەرکە لە سلێمانیەوە بەرەو مێرگەپان کەوتی تەڕێ ئەم دیمەنە دەبینی خۆڵ و خاشاکێکی زۆر فڕێدراوە. بەشێکی مریشکی کێڵگە پەلەوەریەکانە کە ئەوەش بووەتە هۆی بڵاوبوونەوەی بۆنێکی ناخۆش. بێجگە لە گەشتیار و ڕێبواران دانیشتوانی گەڕەکی تووەسپیشی کە چەند مترێک لەو شەقامەوە دوورن بێزار کردووە. کاوانی ئەم دەواژنانەی کەمونە سەر ئەم سنوورە ڕۆژانە فێر بوون لە کاتێکی نادیارە بە تایبەتی یا لە ئێوارانی درەنگە یا لە شەو یا لە نیێڕوانە یا بەیانیان زوو تێگەی بە فێر بوون پاشەڕۆی ناو دەواژنەکانیان وەکو پەلەوەری مدار بوو هەر هەمووی بە جوێنی و بە سارەی ناو کارگەکەیان ئەیهێنن لێرە بەجێەوە ئەیڕژن و بۆی دەرەچن. ئەم شەقامە سەر بە شارەوانی بەکرەجۆیە کەچی ئێستا خراوەتە سەر سوورداش. شارەوانی سوورداشی گلەیان لە هاوڵاتیان و خاوەن کێڵگە پەلەوەریەکان هەیە بە فڕێدانی ئەو مریشکانە و بازدەوە دەکەن ژینگە پارێزەکانیان توانای ئەویان نییە کۆی بکەنەوە. بە هیچ شێوەیەک هاوکارمانی بە تایبەت خاوەن داواجینەکان کە ڕۆژانە مریشکێکی زۆری مردارەوە بۆ هێنن بۆ ئێرە کە پێویستە لە ناو داواجینەکانی خۆیان چاڵی تایبەتیان هەبێ بە ئەو مریشکانە کە بیکەنە ناویەوە. بەڵام ئەوان هیچ ئەو ڕێنمانە جێبەجێ ناکەن. چەند جاریش داوامان لە قایمقامێتی سلێمانی و لە بەڕێوەبەرایەتی ناحەی بەکرەجۆ کردووە کە بێن بەدەنگ داواکارمەداوایان لێکین کە هاوکارمان بن و کۆنتترۆلی ئەم وەزع بکەن. سەرۆکی کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکانیش دەڵێت بە ناچاری و بەهۆی نەبوونی چاڵ بۆ داپۆشینی مریشک لە ناو کێڵگەکان بەشێک لە خاوەن کێڵگەکان مریشکیان لەو شەقامە فرێداوە و بۆ لەمە و دووە ئاگادار کراونەتەوە مریشک دەوێ فرێ نەدەن. حکومەتی هەرێمی کوردستان دوو دۆنمت عەرزەداتێ لەم دوو دۆنم عەرزەدا بیر لێدا خانووی حەرس دروستکە پرۆژە دروستکە ئەمە جێگای چاڵی هەلاک نابێتەوە. بەڕێز ئەزانی منتیقەی دۆڵەڕود منتیقێکی شاخاویە زۆر سەختە. تۆ ئەگە بە دەقاقیش چاڵ هەڵقنی $2 لێدەی چاڵێکی دەمەتریت بۆ هەڵ ناقەندرێ. ئەم چاڵە دەمەتریش بەشی وەزبێگەکە. بەڵام من ئومێد دەکەم کە خاوەن پرۆژەکانی منتیقەی دۆڵەڕود بە هیچ شێوەیەک جارێشکەم ئیشە دووبارە ناکەنەوە. هەرچەندە ڕۆژانە شارەوانی ئەو شەقامە پاک دەکاتەوە کەچی بۆ سبەی بەیانی هەمان دیمەن دووبارە دەبێتەوە و شەقامەکە پڕ دەبێت لە خۆڵ و خاشاک. لەگەڵ هەڵگرتنی هەر شەماڵێکیش ئیتر دانیشتوانی نزیکە و شەقامە حاڵیان لێ دەبڕێت بەهۆی زۆری بۆنەکەیەوە. کارزان تاریخی نارتی سلێمانی. کاک کڕەنج جارکە بەخێر بێ ئەوەی کە لە راپۆرتەکە بینیمان تەنها و ڕێگەی دۆڵەڕوت و مێرگەپانەکەوایان ئێوە چۆنی دەبینن ینی بۆ بە دیاردەیە کە لە زۆر شوێنەکانە ببینرێیان چۆن؟ بەڵێ لە کوردستان بە هۆکاری نەبوونی سیستمێکی تۆکمەی کۆکردنەوەی خاشاک و هەم بە هۆکاری نەبوونی دیسان سیستمێکی ڕیسایکڵکردنی ینی چارەسەرکردنی ئەم خاشاکە بە شێوەیەکی زانستی و دروست ئێمە بەردەوام دووچاری جۆرەها لەم کێشانە ئەبینەوە.
نەک ناوچە گەشتیارەکان نەک ناحیە و قەزاکان نەک گوندەکان ئێمە شارە گەورەکانیشمان ئەمڕۆ خاوەنی شوێنی ڕیسایکڵکردنی زانستی خاوەنی ئەو شوێنین کە ئێمە چاومان بۆ دیمەنانە نەکەوێت بەداخەوە هەتاکو ئێستاش لە سلێمانی لە هەولێر لە دهۆک لە هەموو پارێزگاکان باشترین ڕێگە چارە بۆ چارەسەرکردنی خاشاک دیسان فڕێدانە خۆ هەر دۆڵە ڕوت و ناوچەی بەرگەپان نین شارەوانی سوورداشە یا بکرێژۆی کۆیکات و دوجار ئەیبا بۆ کوێ ناو لە تانجرۆ فڕێە لە شوێنێکی ترک و فڕەیە هەموو ناحەیە هەموو قەزایە هەموو گوندێک خۆی بە خۆی خاوەنی تانجەرۆیە کە بەس بە پێی پلەبەندی لە ڕاستیە ئەو دیاردەیە ئەتوانم بیگەڕێنەوە بۆ دوو هۆکار هۆکاری یەکەم بەشێکی کللتورە خۆمانی ئێمە لە سلێمانیەوە عادەتی کە بۆ ناوچەی مەرگەپان و ناوچە گەشتیارەکان ڕۆین هەمووی بە علاگەی پڕی خۆراک و بە کێسە ئاوی پڕ و بە زۆر بە تۆکمەیی بەرە ڕووی سەیرانەکەمان نەڕۆین ئەو پێداویستیانە دابینەکەن کە بۆ گەشتەکەمان نەشێ بەڵام ئەوەندە چاومان لە پاراستنی سروش لە ژینگە پارێزینیە کە ئەم خاشەکە بگەڕێنینەوە بۆ شارەکە لەوێ لانی کەم بکەنەوە تەنەکە خۆڵانی کە بەیانیان ژینگە پارێزە بەڕێزەکان کوێەکەنەوە بەشێکی کللتورە خۆمانین کە دیاردەی خەمساردی دیاردەی تەوەزەلی تاکی کورد قۆناغێکی خراپی بڕیەوە بەڕاستی کە زۆر جێنی گەرانیە بۆ ئێمە بەشەکەی دیکەیگە دەسەر شانی حکومت ئەوە بە چاوی خۆمان بینیمان ڕۆژانە شۆفلەکە پاکێکات و بەڵام دووبارە پیسەبێتەوە هۆکارەکەی کللتورە بەشێک هەرە گرنگەکەی بەڕاستی پێم وایە لەسەر شانی حکوومەتە ئەسڵەن بۆچی موافقت بۆ کێڵگەی داواجنەکە کە ئەزانێت دۆڵە ڕوود ناشێ بۆ دەواجە کە تۆ پرۆژێکی ئەیتێ بە متەکامیلی ئەیتێواتە جێگەی هەموو سێکتەرەکانی ئەو پرۆژەیە بێتەوە ئەزانی ناتوانێت پاشەڕۆکەی بشارێتەوە لەو ناوچەی موافقەتی بۆ مەکە کە ئەزانی کێشەی هەیە ئەسڵە ناوچەی بۆی بکە کە هەموو سێکتەرەکانی پرۆژەکەی بە ڕێکوپێکی ڕێبکات و هاوڵاتیانیش هەراسان نەکات باش ئەو دەواجن و ئەو کارگانی کە لە نزیک تا ڕادێک لە قراغی شارەکانە هەمیان چەند کاریگەریان هەیە لەسەر پیسبوونی ئیتاری شاریان چواردەوری شار خۆ زۆر کاردەوترێم چواردەوری شارە سیمایی ناوی شارەکە شاندانی تۆ بە تەنها ئەوە نیە سنتەری شارەکە لە پیسبوون و کەڵەکەبوونی خاشاکێکی ئاوا بپارێزی ئیتاری شارەکە و کەسێک کە داخڵ بە شارەکەتە بێ یەکەمین شوێنەکان کە دەیبینێ و شوێنان ینی بۆچی ئەو ئیتاری شارانە ئاوا پیسکراون و ئەو شوێنانی کە لەو ناوچانەدا کارەکەن چەند کاریگەریان هەبوو لە دروستبوونی و خاشاک خۆی لە ڕاستیە لە دوای ساڵی 2023 و پرۆسی من پێڵم ڕژانی پارەوە ئێمە ئیتاری شارەکانمان نەما چواردەوری شار پشتێنی شارمان نەما ئێستا لە سلێمانی لە هەموو لایەکەوە تێکەڵ بە چواردەورەکەی بۆ شوێنێک نییە بیناسیتەوە کەمە چواردەوری شارە بەڕاستی بە تەکید وایە پێناسەی شار لە دەواازەکانی وێتی لە چواردەورەکەیەتی ئەمڕۆ سلێمانی چواردەورەکەی ناوچەی پیشەسازیە چواردەورەکەی ناوچەی پیشەسازی دووە چواردەورەکەی ئەو هەموو باخ و وێلایە کە بە ئاشکرا دەستیان ناوەتە قاقای سروشت دەستیان ناوەتە ئەرز و ئاو هەموو جوانیە کە بە شارە بەخشێت بەداخەوە بە سیاجی ناشرین بەداخەوە بە بوونی سەدان هەزار بیر کە کاریگەری خراپیە لەسەر ژینگەی شار لەسەر چواردەوری شار بە بوونی ئەو دەواجنانە دیسان ئەمانە هەمویان هۆکارن بۆ تێکدانی ژینگەی شار بۆ تێکدانی شارستانیەتی شار کە من پێم وایە هەنگاوێکی خراپ بۆ باڕاستەی تێکدانی سیمای شاربوون لە کوردستان ندا ژینگەی شارەکان پێم وایە بەو جۆرە نییە چونکە پشتێنی سەوز ئەوە یەکێکە لە هەرە هەنگاوە گرنگەکان بۆ شارەکان ڕاگررتنی ژاوەژا و ڕاگررتنی هەوای پیس کە داخلی شارەکان بێت ئەمانە هەمان هۆکارگەلێکی بەهێزن بۆ ئەوەی تۆ هەستکەی لە شارێت بەڕاستی شارەکانی ئێمە بە ڕێژێک تێکدابەکەمە بە شێوەیەکە کاچینە دەرەوە لە شار هەست ناکە لە شارە چیتە دەرەوە چونکە ئەوشی کە لە دەروی شارە دیسان وەک شارەکەی لێکراوە لە ڕاستی ئەوە پێچەوانە بووە ئەوە یەکێکە لە هۆکارە هەرە گرنگەکان کە ژینگەی شارەکان بەو جۆرە نییە کە هەست بکەی لە شارێت باشە کاک ڕەنجانی زۆربەی جار هەتا لە سەیرانگاکانیشدا ئەوە دەبینرێت هاوڵاتی بەنمونە و کەلوپەلانەی کە لی دەمێنێتەوە یانە و خاشاکی کە هەیەی کوی دەکاتەوە بەڵام لە نەفسی شوێنە بە کۆکراوەی جێی دەهێڵێت یان
ڕەنگە زۆرێک لەو کەسانی کە ڕخنیان لێ بگری کە بۆچی لەسەر شەقامەکە خۆڵەکە دادنی بڵێ لەبەرەوەی کە کارمەندانی شارەوانیان کارمەندانی ژینگە پارێزم بابەتانە ببین و کۆیان بکەنەوە یان دەمێ بزانم بۆچی جاریوان لە شوێنێکدا ئەم خۆڵ و خاشاکە کەڵەکە دەکرێن و جێ دەهێڵرن ئەوە ئێمەین کە تیامانە بابەتی ژینگە پارێزی نەبوو بە کولتوریان بابەتەکە چییە؟ لە ڕاستیە هەرێمی کوردستان بەهۆی جۆرێتی سروشتەکەیەوە ئەتوانین بڵێن لە هەر چوار فەسڵەکەیە بۆ هەر شوێنێکی سەیرانگایە بەتایبەت دەوەرزی بەهارە واتە ناوچە گەشتیارەکانی ئێمە پۆلێن نەکراون دیاری نەکراون کە هاوڵاتی تەنها بۆ هەیە بچێ بۆ ئەوێ بۆ گەشت هاوڵاتی لە هەر شوێنێک حەزی لێبێ ئەچێ گەشتەکات سەیران ئەکات شت بڵاوەکاتەوە شت فڕێەیە زبڵ فڕێەیە بەڕاستی ئەمە هیچ حکومەتە ناتوانێتەوە کۆنترۆڵ کات چونکە ناکرێ ئێمە هەر بندارێ هەر ناوچەیەکی گەشتیاری کە شەقام پێی گەشت کە جادەیەکی خۆڵی بۆچوو شارەوانی دوو ژینگە پارێزی بۆدان و یاڵە بە سارەیەکەوە ئەمە ناگونجەوە و لۆژیکیش نییە ئەمشتە ناوچە گەشتیارەکانی ئێمە ئەتوانم بڵێم ئەمڕۆ کەمترین حسابی پاراستنی سروشتی تیاکراوە هەم لە ڕووی پاراستنی ئاوەوە هەم لە ڕووی پاراستنی خاکەوە هەم لە ڕووی نەسووتانی درەخت و پاگڕاگررتنی ژینگەکەیەوە لە ڕاستی ئەوە ئەتوانم بڵێم هەم لەسەر شانی وەزارەتی گەشت و گوزارە و هەم لەسەر شانی هاوڵات خودی هاوڵاتیان خۆیانە بەداخەوە ئێمەی هاوڵاتی گەشتونەتە ئاستێکی بۆ ڕاستی پێ بڵێم زۆر جارانوانە بچم بە سەنگەری هاوڵاتیەوە چونکە ئەوەندە کێشە زۆرە لێرە تۆ هەر شتێک بە هاوڵاتی ئێڵیت ئەو هۆکارێکی سیاسی هۆکارێتی کۆمەڵایەتی هۆکارێکی دینی هۆکارێکی نیشتیمانی خاتەپاڵیکە من ئەوانم نییە بۆ سروش بپارێزم بەڵام لە سەر و هەموویەوە تەندروستی هاوڵاتی ئێمە لە هەموو شت گرنگترە کۆرۆنا ئەوەی سەلمان کە تەندروستی گەورەترین چەکی دەستی مرۆڤایەتیە کە ئامادەی وازهێنان لە گەورەترین ئامانجەکانی ژیانی گەورەترین بەرژەوەندەکانی ژیانی بەس بۆ ئەوی تەندروست بمێنێتەوە تەندروستمانەوەی ئێمە پەیوەندە بە پاراستنی ژینگەکەمانەوە بەڕاستی من پێم وایە ئەو ناوچە گەشتیارانە بەڕێژەی یەکەم لەسەرشانی حکوومەتە کە ئەوە بکات کە بۆ پاراستنی ئەو ناوچە گەشتیارانە ئەگونجێت لایەنی دووەم لەسەر شانی هاوڵاتیە کاتێک کە تو کێسێکی ئەو ئەبیت بە پڕی بردوتە ئیمکانی نییە ئەمە بە بەتاڵی بێتەوە نێتەوە سەفڕێ بدرێت لە سەردەمی کۆرۆنا و پێش کۆرۆنا و دوای کۆرۆنای شایبینین کە ناوچە گەشتیارەکان چۆن بژایەوە کە بەنداوی دوکان و دەربەنی خان و ئەو هەموو ڕووبار و باشەی بۆچی جارێکی دیکە دەیانی لەگەڵەوەی کە هەمومان هەستمان بە و پشوەی سروشت پێردەستمان بۆ کاریگەریە تا ڕادێک پۆزەتیڤی کۆرۆنا کرد لەسەر ژینگە ئەی بۆچی جارێکی دیکە خەڵک دەست دەکاتەوە بە پیسکردنی و بابەتانە کە لە کاتێکدا هەمومان ئەومان و ئەو درکەمان هەبووە کە سروشتەکەمان تا ئەندازەیەکی ئیسراحەتی کرد خۆی کێشەکە ئەوەیە خەڵک بە چاوی سەر کێشەکە بینێ بەڵام بە چاوی لۆژیک بە چاوی منطق نایبینێت واتە ئێمە ئەزانین پێش کۆرۆنا دوای کۆرۆنا ڕێژەی پیسبوون چی بووە چیمان بینیوە بەڵام لە دوای کۆرۆنا بیر ناکاتەوە تاکی ئێمە بیر ناکاتەوە ئەرێ هۆکارەکە چیە بوو ئەو بە چی وای لێ هات بۆ خراپ بوو بەچی باشی کەمەوە نەڕاستیە لەسەر شانی ئێمە بەشێکی زۆری ئەوەی ئەکرێکە بێڵێم ئەبێ هاوڵاتی هەرێمی کوردستان هیچ کات لەژێر هیچ پاسارێکە دەست بۆ تێکدان و وێرانکردنی سروشتی هەرێمی کوردستان دەبات هەرگیز نان نەبووەتە ڕێگر لە بەردەم میلەتانی دنیاە بۆ ئەوی سروشتی خۆیان وێران کرد نزیکترین نمونە لێمان و کوردستانی ڕۆژهەڵاتەکە لە خراپترین باوی دارایی ئاژین بەڵام ژینگەکان لەگەڵ ژینگەی ئێمە سروشتیان لەگەڵ سروشتی ئێمە ئاسمانی و ڕێسمانی فەرقە ئەوە هۆکاری نان هۆکاری سیاسیش بگرێت لەولا هۆکارێکی ترە واتە خۆشویستنی سروشت لە خۆشویستنی نیشتیمانەوە دێت هەردووکیان یەکتری تەواوەکەن تۆ کە سروشتی خۆشویست نیشتیمانی خۆشەوە خاکی خۆشەوەی نابێت هەرگیز هاوڵاتی ئێمەش هەمان پرسیارمان لەسەر حیزب دەسەڵاتدارەکان لەسەر سیستمی سیاسی و دارایی و خۆی سیستمەکە لە کوردستانە هەیە بەڵام سروشتی کوردستان ناکاتە ئەوەی ئەمانە ناکەن ئەوەی کە تۆ سروشت وێران کردی دڵە بە سروش نەسووتێ بە هیوام هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئێستا وەرزی گەشتکردنە وا وردە لە پەتای کۆرۆنا نەجاتمانە بێت بە هیوام چاویان لە پاراستنی سروشتی هەرێمی کوردستان بێت چاویان لە نەسووتاندنی ئەو هەموو پوش و پاوان و بەڕوانە بێت کە سەروەتێکی نیشتیمانین بۆ سروشتی کوردستان
ئەمانە هەمووی هۆکارگەلێکن کە هاوڵاتی ئەتوانێت جێبەجێیان بکات کە هاوڵاتی ئەتوانێت لە پاڵ بوونی ئەم هەموو کێشەیە ئەو هاوڵاتی بوونی خۆی بسەربێنێت چونکە زاراوەی هاوڵاتی وشەیەکی زۆر جوانە کە تۆ ئەبەسرێتەوە بە نیشتیمانەکەتەوە ئەبزرێتەوە بە خاک و ئاو هەوای ئەم وڵاتەوە بە هیوام هاوڵاتی هەرێمی کوردستان هەست بەو بەرپرسیارەتی بکە کە لەسەر شانێتی زۆر باشە ینی دەمێ باسی گرنگی بابەتی بە پیشە سازیکردنی ئەم بابەتی خۆڵ و خاشاکە بکەین کە لە دنیادا تەنانەت حکومت نەک ئەم بابەتی خۆڵ و خاشاکە ناکا بە ئەرکە ڕەنگە بەشێک لە داهاتیشی لێەوە دەست بکەوێت لە ڕێگەی پرۆژەکانی ڕیسایکلین و دووبارە بەکارهێنانەوە دەمێ باسی کاریگەری نەبوونی ئەم بابەتە بکەین لەسەر زیادبوون و کەڵەکەبوونی خاشاک ڕەنگە بە هاوڵاتیەک بپرسی یان داوای لێ بکەی بڵی بۆچی خۆڵ و خاشاکە لێرە بڵێ ئیچی لێ بکەم یان ئەیبی بەمەکوێ من دەتوانم هەر چەند مەساحەیەک لە ماڵەکەی خۆم دووری خەمۆیان لە شوێنەکەی خۆم دووری بخەمەوە ڕەنگە بەهانە شێوە بڵێ کۆم کردوتەوە لە زەرفم ناوە یان وەکوی کە لە دیمەنەکاندا دەبینین ینی بەشێکی لەناو ئەلاگی خۆڵ کراوە بەڵام بە نەتیجەمە دەچێتە کوێەوە ینی هەست ناکەن کاریگەری نەبوونی و پرۆژێ ڕسایکلین و دووبارە بەکارهێنانەوە زۆر لە سەرەتایە وەک ئاماژەم پێەیە باشترین چارەسەری حکوومەت فڕێیانە کوردەواری ئەڵێ گەورە ئاوەڕژە بچووکەیتیەخ ینی هاوڵاتی شەو لەمە ئەکات ئێوە ئەڵێ حکومت هەرچی ئەەکە دوجار لە تانجەرەوەکان با بڵێن لە تانجەرەوەکان حکومت فڕێ ئەیات هەمووی ئەچێتەوە یەک شوێن دوجار یەک ڕووبە شادەماری ژیان کە تانجەرۆیە وێرانی ئەکان ژەکانی لە ماوەی ڕابردوو داوان دەکەم نەبوو پێم وایە لە میدیا و هەیە تاک بە تاکی هاوڵاتی ئەزانێت تانجەرۆ چییە لێرەیە چیمان هەیە لێرەیە سیستەمی چارەسەرکردنی ئەم خاشاکەمان هەیە سیستەمی چارەسەرکردنی خاشاک ڕێکارێکی زانستی ئەمڕۆ لە جیهانە ئەمرێت بەڵام کۆمەڵی هەنگاوی دیکەژێ کە تۆ بۆی توانی لە ڕێژەی ئەو خاشاکە کەم بکەیتەوە هاوڵاتی ئێمە توانێت ڕێژەی پلاستیک بەکارهێنان ڕۆژانە کەم کاتەوە ڕێژەی خاشاکی تانجەرۆ کەمە بێتەوە ڕێژەی بەکارهێنانی خواردن لە ساڵ 60 ئەو زبڵە تانجەرۆیە خۆراکە بەکەمکردنەوەی ڕێژەی بەکارهێنانی خۆراک تۆ توانێت ئەو زبڵە کەم بکەیتەوە بەڵام هیچی ناگاتە ئەوەی کە تۆ بڵێ بوونی نامێنێ لە ڕاستیە دروستکردنی کارگەر ریسایکڵین ئەتوانم بڵێم لەسەر ئاستی قازاکان شارۆچکەکان و پارێزگاکانیش هەمووی زەڕورە ئەوە لە تانجەرۆ دروستەکرێ ئێستا پێمان وایە هەنگاوێکی باشە بە هیوای هەرچی زووترە کۆمپانیەکانی کۆکردنەوەی خاشاک بخرێنە گەڕ کاری بۆ بکرێت چونکە لە ئێستاە کارگەکە تەواو بووە ئەگەر با بڵێن لە مانگی دەیشە تەواو بێکەوە خۆیان بڵێنیانیاوە ئەبێ ئەو کۆمپانیا کارێکی گرنگە ئیشی بۆ بکرێت هاوڵاتی ڕابهێنێ لەسەر ئێمە چونکە هاوڵاتی هەرێمی کوردستان لەوەتەی شار هەیە لە عێراق و لە کوردستانە ئەم هەنگاوی نەناوە ئەبێ هاوڵاتی فێر بکرێت ئەبێ لای بکرێت بە کللتور کە جاکردنەوەی خاشاکەکە ئەمە جیهانیە کللتورە وەزانستی شەوەڕاستی ئەبێ هاوڵاتی فێری ئێمە بکرێت کە پێم وایە درەنگی کردووە ئێمە گومانەکەین چەند مانگی کارگەکە بوەسێ هەتا کۆمپانیایی کۆکردنەوەی خاشەکەەکە هاوتەریب لەگەڵی ڕێەکات درەنگی کۆمپانیکانی کێسا دەست بەکارە ینی ئەو کارگەی کێسا لەو شوێنەدا دەست بەکارانی چەندێک لە مەسەلەی مەترسیەکانی ئەم خۆڵ و خاشاکی کەم کردەوە ئەو کۆمپانیانە هیچیان لەو ئاسە زانستیانین بەڕاستی چونکە کۆکردنەوەی خاشاکەکان ئێمە ڕۆژانە بینین بە چی میکانیزمی ڕۆ پێویستمان بە سیارەی خۆڵی زیاتر پێویستمان بە تەنەکە خۆڵی زیاتر پێویستمان بە کارمەندی زیاترە ئەتوانم بڵێم هاوتەری بنایەنەوە بەڕاستی ئەبێ هەوڵێکی هەمەلایانەی بۆ بکرێت کارگەکە بەقسەوانێکی لە بابەتەکان کردە و کەم کردەوە چکە لە ماوە ڕابردوودا دەمان بینی ینی لە بەشێک لانی مای دڵخۆشی بوو کە لە هەندێک شوێندا دەمان بینی بەر لە بەهاتنی ڤایرۆسی کۆرۆنا لە زۆربەی شوێنەکان سەبەتەی بابەتی پلاستیکی و ئەویان بە خەڵک جیا کردەوە و جۆرێک لە بڕیار ینی دەمێ بزانم کاریگەری هەبوو لەسەر ئاستی تا کاریگەری هەبوو بەڵام لەسەر ئاسە گشتەکە کاریگەری بوو چونکە دوجام زبڵە هەرێتەوە بە تانجەرەوە هەندێکی بۆ بوونەوەکو کارتۆن و پلاستیک هەنێکی ئەچوو بۆ کارگەکانی هاڕینی پلاستیک نەک دروستکردنەوە هاڕینی پلاستیک بەڵام دوجار فڕێ ئەدرا چونکە تۆ شتە گەورەکە و نییە شتە گەورەکە کە بریتە لە وەرگرتنی هەموو ئەم لۆدە لە ئێستاە کە بوونی هەیە بە هیوان حکومت هەستی ئەم بارە لەسەر شانی هاوڵاتی لابە چونکە توانای هاوڵاتیش سنوردارە هاوڵاتیش ئەنی ماڵەکەی ناکا بە زوڵمان ناکرێ هەموو ماڵێت تانجەرۆیەکی هەبێ لە ماڵەوە ئەبێ حکومت خۆی بەمارکە هەستێت و شارەوانەکان بەمارکە هەستێت و ئەم شتە تەنیا لە سلێمانیش نییە دارەکە بەداخەوە لەسەری سلێمانی ئاشکەندێت
کللتوری فڕێدانی خاشاک کللتورێکە لە هەموو عێراقا چونکەمە ڕێکخراوێکی بەڕاستیمە ئیش لەسەر هەموو عێراقەکەیت ئیش لەسەر کوردستان ناکەێت لە هەموو عێراقا ئەم شتە هەیە دارەکەتەنە لەسەری سلمانیان نشکێنرێت لە زاخۆوە هەتا فاو لە خانەقینەوە هەتا زاخۆ ئەم شتە کللتورە کللتوری فڕێدانی خاشاک چۆتە زیهنێتی خەڵکەوە ئەبێ ئیشێکی زۆر جددی لەسەر بکرێت بەڕاستی ئێمە لەژێر تانەیەکی نێودەوڵەتیان هەموو هاوڕێیانەمان کە لە چالاکوانی دەرەوەن و هێنە کوردستان ئەم تانەیەمان لێنە کەیونەتان توانێت ئیش بکەن با ئێمە توانیمانە ئەو هەڵمەتێت لە ساڵی پار و لە بەهارە گیرابەر هەڵمەتێکی زۆر باش بوو لەوە بوو هەنگاوێکی ئێمە زۆر گەورە ببڕین بەڵام حکومەت هەماهەنگی نەبوو نهاتە پێشەوە کارگەر لە سایکڵی دروست نەکرا بوو کۆمپانیای کۆکردنەوەی خاشاکەکە لە جێ خۆیان نەبوو ئێمە وەک چالاکوان و ڕێکخراوەکانمان ئیشی باشمان لەسەر ئەمە کرد بەڕاستی و لەگەڵ حکومەت ولا هەچ لە هۆشیارکردنەوەی هاوڵاتی ئیشمان لەسەر ئەمە کردووە بەڵام توانای ئێمە باش حکومەت هەماهەنگی لەگەڵ ئێوە چۆنە بەدەمەوە هاتنیان چۆنە بۆ پێشنیازانی کەوەیکەن ئێوە هیچ پێشنیازێکتان تەڕح کردووە بۆ حکومەت لەوەی کە کاری لەسەر بکات و بتوانێت کۆنتترۆلیان بابەتی پێ بکات و بەڵام نەکرابێیان هیچ قرارێک هەیە بۆی کە پرۆژەیەکی تازە بۆم بابەتە بۆ گەڕ بخرێ خۆی ئەوەی لەسەر شانی ڕێکخراوەکانە پەیدانی وشاریە ڕێکخراو ئەتوانێت وشاری بە و بە دیکۆمنتکردنی ئەو کێشانە و لەگەڵ ئەرشیفکردنی ئەو خاڵانێکی وەکو خۆشاری ئیشمان لەسەرکرد و کۆبوونەوەی لەگەڵ حکومەت و پێدانێت چونکە ڕاستی ڕێکخراوەکان وەکو ڕێوەشکارێکی باشی حکومەت ئەیان بینیم هەرچەند هەندێک جار ڕێکخراوەکان کارتی فشاریش لەسەر حکومەت بەڵام هەردووکی پێدانی بەرچاوڕوونیە بە حکومەت ئەوەی ئێمە بە حکومەتمان وتووە کە فرێی ئاو بکەون فرێی خاک بکەون فرێی هەوا بکەون تەنجەرۆ ساڵی پارە لەم تەوقیتایە گەڕی گرت کارەساتێکی گەورەی نایەوە ئێمە لەگەڵ لایەنی حکومی کۆبوونەوە کە تەنجەرۆ نابێت بەو ڕێگەهرە بڕۆ دیسان ئاو ژەهراویەکە خاک ژەهراویەکە تەنجەرۆکان بەگشتی هەمویان بەم جۆرە ڕێکخراوەکان هەمویان لەگەڵ ئیدارە مەحەلیەکان هۆشیاریان داوە پێم وایە ڕێکخراوەکان بە ئەرکی خۆیان هەستاون حکومەت ئەتوانێت جۆرە بگرێت ئەم گوێلێگرتن ئەبێ ئەو بیکا بە کردداری چونکە ئێمە بجێ ڕێکخراوەکە بن بەشی بجێبەجێکردنی پرۆژێکی بچوک نزیکە لە بەکردارکردنەوە ینی هیچ بەکردارکردن پێم وایە هەنگاو نراوە بەڵام لە ئاستی تموحی ئێمایان نییە لە ئاستی تموحی ئێمان نییە بە بەراوردکردن بە دراوسەکانمە بە بەراوردکردن بە ئێران بە ئەردەن بە تورکیا ئەمانە هەنگاوی زۆر باشیان ناوە لە چارەسەرکردنی خاشاکە لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیەکانی خۆیانە ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان پرۆگرامان هەیە بووە بە وشارکردنەوەی منداڵە قۆناغی سەرەتایی لە بەخشی ساوایان و هەڵمەتی ڕاستە و خۆ لە ڕەبەریەکەوتنی ڕاستە خۆمان کردووە لە ناوبازار لە فەرمانکە حکومەکان بەڵام توانەکانی ئێمەش دواداش سنووردارە بەڕاستی حکومەت ئەوە ئەرکێکی گەورەیە لەسەر شانی کەمتر نییە لە ئاسایشی خۆراک کەمتر نییە لە ئاسایشی خەڵک لە ناو شارەکانە کەمتر نییە لە ڕوبەڕووبرەوە لەگەڵ لە بەڕاستی کۆرۆنا ئەتوانم بڵێن دەردێکی باشی پێوتین لە سروش پارێزی کە هاوڵاتی چ کارەساتێکە ئینسان چ کارەساتێکە بەسەر ژنگی سروشتەوە لە دوێنێ لە ئەمڕۆ لە سبەینەوە هەموو وڵاتانێکی ئێستا کۆرۆنایان تێپەڕانوە هەمویان ئیشی لەسەرەکەن ئیش لەسەر ئەوەکەن چی ڕووی داوە چیمان بینی و چی ڕوو ئەدا دواتە دوای کۆرۆنا مەبەستە ئێمە ئەبێ ئیش لەسەر ئەمە بکەین ئاوی کوردستان خاکی کوردستان هەوای کوردستان بە چاوی سەر هەمومان بینیمان چ هۆشێکی هاتەوە بەبەرە لەسەر دەمی کۆ باجارێکی کە پیسی نەکەینەوە و یابینەوە باش دەمێ باسی بابەتی هەر لەسەر بابەتی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو شاریکە لە ماوەی ڕابردوودا لەسەر بابەتی بەکارهێنانی پلاستیک و ئەو جۆرە بابەتان دەکرا کە چ مەترسیکی هەیە ینی ڕەنگە لە بەکارهێنانی ئەم دەمامک و دەستکێش و بابەتی و کەلوپەلانی کە بە خۆپارێزی بەکاردەهێنرێن جارێکی دیکە ببێتنەوە بە کۆمەڵە کێشە و گوێ و گرفتیان دەمێ بزانم ئەو بابەتانی کە بەکاردێن ڕێسا چ کاریگەریەکیان هەیە لەسەر تێکدانی ژینگە و سروشتی کوردستانیان ناو شارەکانیان و چەندێک ئەوەندێکی ئێوە تێبینی دەکەن و دەیبینن جارێکی دیکە بۆتەوە بە کێشە و گوێ و گرفت خۆی ئەگەر پۆلێنی پاژماوەکان بکەین پاژماوە پزیشکەکان لە پاژماوە مەترسی دارەکانن بۆ تێکدانی سروشت بۆ کوالیتی ئاو ئەحوا خاک لارێمی کوردستان پێش سەردەمی کۆرۆناش پاشماوە پزیشکەکان کێشەیەکی هەرە گەورە بوو ساڵی پار لەگەڵ وەزەری تەندروستی لەگەڵ ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئیشمان کرد لەسەرەوەی کە پاشماوەی پزیشکی لە پارێزگای سلێمانیە بە ئاقارێکی تر ڕۆشتووە بیگەڕێنەوە سەر ڕێژکە زانستیەکەی
هەوڵ جدی بۆ درا لەگەڵ وەزیری تەندروستی ئەو کاتە بەڕێز دکتۆڕێکەوت بوو کۆبرۆمان لەگەڵی کرد بڕیار درا کتاب دەرکرا بۆ هەر سێ پارێزگاکە ئەمە کارەکەمان لەسەر پارێزگای سلێمانی کرد ڕێگەی خۆی کرد و کتابەکە درا بۆ فەرمانگە تەندروستیەکان کە بە شێوەیەکی زۆر دروست سوتێنەرە ئەو سوتێنەرانی کە بۆ چارەسەرکردنی پاژماوە پزیشکیەکان وەرەوە لەگەڵ ئۆتۆکلێڤەکان وەگەڕخەنەوە کێشەکە لە نەخۆشخانە ئەهلیەکان بۆ ساڵی پار نەخۆشخانە حکومەکان تا ڕادەیەکی باش چارەسەریانە کرد وەزارەتی دەروەزی خۆشی لەناو نەخۆشخانە حکومەکانە ڕێکاری زانستی هەنگاوی زانستی بۆ ناوە بەڵام ئەوەی کە بینیمان لە سەردەمی کۆرۆنا پاژماوە پزیشکەکە گشتی بوو ئەگەر پێشتر لە سنووری نەخۆشخانەکانە بوو ئەم جارە لە ناو هەموو ماڵێکا بوو لە ناو هەموو دوکان و کوچە کۆڵانێکا بوو پاشماوەی پزیشکی خۆی بۆ خۆی کێشەیەکی هەرە گەورەیە بۆ تێکدانی سروش زۆر کە بە شقامێکە ڕۆیان بە کۆڵانێکە ڕووی دەستکێش و دەمامکی کەوتووە بینی کە بەلاتەوە سەیریانی کەسێک ئەگەر خۆپارێزی کرد بێومی بەکارهێنابێ بە تەندروستی تووشی بۆ گرێ بداخەوە ئەوە دووبارە تێکدانەوەی تەندروستی خودی خۆیەتە چونکە لە کۆڵانەکەی خۆیان لە شوێنی کارەکەی خۆی لە شەقامەکەی ئەمانی فڕیاوە واتە پاشماوە پزیشکەکان ئەگەر پێش لە خەستخانەکەەوە لە نەخۆشخانەکەەوە دەرچوو ئەم جارە لە هەموو ماڵێکەوە دەرچوو پاشماوەی پزیشکی بە پاشماوە هەرمەتیکسیدارەکان هەژمارەکرێت ئەکرێ ئەمان لەسەر شانی هاوڵاتیە بەڕاستی ئەوەی لەسەر شانی حکوومەتە لە نەخۆشخانەکانە بینیمان بە چەند ڕێکارێک چارەسەرەکرێت بەڵام ئەوەی ئەمێنێتەوە لەسەر شانی خودی هاوڵاتی خۆیەتی چونکە پاشماوەی پزیشکی وەک پاشماوەی ئاسایی چارەسەر ناکرێت ئەمەی کە لە دەستکەش و دەمامک بینیمان تا ڕادەیەک ترسەکەی کەمتر بوو کە هەمووانە بەکارن ئەهێنا هەمیان توشبوو نەبوون ئەکرێ فڕێ نەدرێت بکرێتە زەرفێکی پەنگوینەوە لە گیرفان هەڵگیرێت و تاکرێت دەتەنەکەی خۆڵەوە بینیمان بەڕاستی دیاردێکی ناشرین بوو نەک لە کوردستان لە هەموو جیهان ئەمە بینرا لەناو ئاوی دەریاکان بینرا لەناو ئاوی کەنداوەکان ئەمە بینرا واتە بوون نەبوونی هۆشیاری کێشەیە بۆ هەموو کۆمەلگاکان بەڵام ئێمە باسی کۆمەلگای خۆمانەکەین هاوڵاتی کورد ڕێزمان بۆیان هەیە هۆشیارەکان وەک پێویست نییە لە سەردەمی کۆرۆنایش ئەوە بینراکە سروش خۆی چارەسەری خۆی کرد خۆی چونکە سروش دایکە خۆی ئەگەڕێتەوە بۆ سەر ئەو ڕێژکە سروشیە خۆی ئەگەر ئێمە لێگەڕێت ئەوەی کە بینرا هاوڵاتی خۆی بە ئەرکی پێویست هەوڵەسا لە فڕێدانی ئەو پاژواڵە لە دەستکێش و لە دەمامکەوە بە هیوای هەرچی زووترە لە کۆڵمان بێتەوە چونکە ئێمە تازە بەرەکارە خراپەکان ڕۆشتین بە هیوای ڤایرۆسەکەمان لە کۆڵ بێتەوە بووی ئەوانە دووبارە سێبارە نەبێنین ئەو خەمەی کە خەڵک لەباری سروشتەوە نەی خوار سروشت خۆی خەمی خۆی ئەپدەیت کردەوە دەمە باسی شێوازی لە ناوبردنەوەی و خاشاکانە بکەین و مەترسیەکانی و شێوازی زۆربەی جار بە شێوازی سووتاندن ئەم خاشاکانە لە ناو دەبرێنیان کەم دەکرێنەوە دەمە باسی مەترسیەکانی ئەم بابەتە بکەینەوە چەندەی گرفتان لەگەڵ ئەم بابەتە هەیە و ئەی بەدیلەکانی چی پاشماوە پزیشکیەکان وی جێڕێ و کۆمەڵێک کۆتوبەندی توندی بۆ دانراوە چ ناو نەخۆشخانەکان چ لە دەرەوەیە ئەوەی کە ئەکری حکومت بیکە ئەمە جارێکی تر دووبارەیەکەینەوە کە ماوەیەک لەمە پێش لە تانجەرەوە بینیمان پاشماوەی پزیشکی چەند فڕێدرا بوو بەرپرسانی تەندروستی پارێزگای سلێمانی ئەڵێم ئەوەی کە بەڕێز وەزیر پێیوتن ئێمە لەگەڵ خودی وەزیر دوو جار کۆبوونەوەمان کرد نەخۆشخانە حکومەکان کێشیان نەبوو نازانم بۆ ئێستا نەخۆشخانە ئەهلیەکان بوون بە نووسرا و ناچاری کردن کە ئەم پاشماوانە چارەسەرکەن نەخۆشخانە ئەهلیەکان من خۆم دوو ڕۆژی ڕێک لەگەڵ سیارەی کۆکردنەوەی خاشاکەکە مەیدانی لەگەڵیان بووم لەگەڵ شۆفێرەکە بووم نەخۆشخانە ئەهلیەکان هەموو زەبڵەکان وەکو پاشەڕۆی ئاسایی ئەنێرن بۆ تانجەرەوە بەشێکی باشیش لە مەخسەرەکانی دەرمان لە کۆگاکانی دەرمان بەرتیل ئەیەن بە ئۆتۆمبیلەکانی کۆکردنەوەی خاشاک بە 5,000 تا 10,000 دەیان کارتۆن سەدان کارتۆن زبڵی ئەکسپار دەرمانی ئەکسپار ئەنێرن بۆ تانجەرەوە من ئەمەم بە ڤیدیۆ بە وێنە ئەمەلا بوو پیشانی خودی وەزیرممە ڕێوشۆنی گرتە بەر کۆبوونەوەی لە وەزارەت ڕێخست بۆ هەر سێ پارێزگاکە وە ناچاری کردن نەخۆشخانە ئەهلیەکان کە ئەم زبڵە فڕێنەیە بابەتێکی مەترسیدارە زۆر مەترسیدارە بەڕاست زۆر مختبەرمان هەیە لە مشارە مختبەری زۆر گەورەیە هەموو زبڵەکەی کە احترامن خوێن و پیسایی و با بڵێن پاشەڕۆی مرۆڤ هەمووی ئەنێرێت بۆ تانجەرەوە بەڕاستی پاشەڕۆی لوی شێرپەنجەی ناردووە با بڕوا بکەن من بە چای خۆم بینیمە احترامن
دوای فڕێدانی پاشەڕۆکە سەگ بیردوێتی لە ناو سەوزەواتەکەی قراقی شارە خواردێتی من بە چاوی سەر ئەمە بینی نیشانی وەزیرم ماکە چی کارەساتی ڕۆیات ئەو لە کۆتایی کابینەکەی هەنگاوی باشی بوونا و نووسراویشی ناردەوە بۆ هەرسێ فەرماگەیتە هەر شوای فەرماگەیتە دروستێکە هەڵەبجە سلێمانی دۆگ هەولێر کە نەخۆشخانە ئەهلیەکان ناچارکن یا ئۆتۆکلێف بکڕن یا چوەی بە 2000 پاشەڕۆ پزیشکەکان بۆ هەل بکرێت. باشە بابەتە بۆچی بە قانون ڕێک ناخیانەوە تا جەنابە باسی لێەوە دەکەی کە دۆکۆمنتێک کردو و بابەتەکەت ڤیددیۆ گرتەوە و پیشانی خودی وەزیرت داوە ینی ئەی چۆن و شوێنانە عقوبەی گەورە نادرێنیان هەر نزیک ناکرێنەوە لەوەی کە هەردا بخرێن کێشە سەرەکیەوەی هەر نەخۆشخانەیەکی ئەهلیکی بەرپرسیەکە کەسێکی گەورە لە پشتیوەیەتی وەزارەت هەنگاوی ناوە بەڵام جێبەجێک ئێمە خۆی کێشەکەمان ئەمەیە بە تەحتیل لە پارێزگای سلێمانی کێشەی بەڕەڵاکردنی بڕیارمان هەیە لە ماوەی 2 ساڵی پێشەوە بڕیاری زۆر جوان درابەوە بۆ خزمەتکردنی ژینگە لە پارێزگای سلێمانی احترامن هەمووی بەرەڵا کران بڕیارانە یعنی بڕیارانە جێبەجێ ناکرێت لەسەراتی شخصی چاوپۆشی لێ دەکرێت چاوپۆشی لێ دەکرێت جێبەجێ ناکرێت خەمی جدی لێ ناخورێت من ئاگادارم کە وەزیر بڕیاری چارەسەرکردنی پاشەڕۆی پزیشکی بە تایبەت بۆ نەخۆشخانە ئەهلیەکان چونکە من ڕیزم کرد بوویان یەک و دوان نەبوون 10-12 نەخۆشخانە ئەهلی بوون خۆم لەگەڵیان بم بینیم بۆ یەک دوو نەخۆشخانەی حکومیشی تیا بوو زبڵەکانیان ئەنێرن بۆ تانجەرەوە هەنێکیان بەرتیل ئێن بۆ ئێم زبڵە نەچێت بۆ کارگەکانی چیمەنتۆ بسووتێنرێت باشە ئەو بەشێکە لە چارەسەرەکە کە لەگەڵ منەظەمەی پزیشکانی بەستنور لە ژیانە کە کۆنتاکت کراوە پەیوەندی هەیە کە ئەم شتە لە ڕێزانستیەوە ڕێگە پێدراوە کارگەکانی چیمەنتۆ ئەم زبڵە بەکارهێن بیسووتێن لە ڕێژەی لە پلێکی گەرمی زۆر بەرزە ئەمە ناکەن بۆی ئەم پارەیە نەژگەن نسبەتێ پارەئێن ڕێژەیە پارەئێن بەردادێ پارەئێن بۆی ئەمە زبڵیان بۆ بەسووتێنرێ ئەمە ناکەن ئەچن بەرتیل ئێن بۆ کۆمپانیەکانی کۆکردنەوەی خاشاک وی ئەم زبڵیان بسووتێن بۆ فڕێن بۆ تانجەرەوە ئەمەم بە بەڵگە لەلایە وەس خاوەنی دەرمان خارشمان لایە خاوم کە ئەم قسەیە ئەکات پارە ئەیان بە ئاشکرا باشی ئیجراعاتی پێوی سەکرێ بۆ ئەم بابەتە ئیجراعاتەکە چۆن چۆنی خۆی یەک و دوان نییە تو ناکری هەمووی داخیت شارەکە تووشی قەیرانێکی ترەکەی بەڵام ئەکرێ بە دەدەچوونی بۆ بکرێت بەڵێ پاشەڕۆی پزیشکی فڕێ ئەدرێت وەک پاشەڕۆی ئاسایی باشە بەدەر لەو ینی پاشەڕۆ پزیشکیان ینی ئەو دەوا ژنانی کە لە ئیتاری شارەکانە ینی کار دەکەن و کارگانە چەند ناچارکراون بۆی کە بە یاسا ئیجراعاتیان لەگەڵا بکرێ و بە یاسا ناچار بکرێن کە پابندی ئەو ڕێنمایانە بن و پابندی شێوازی کۆکردنەوە و فڕێدانی خاشاکەکانیان بنیانی ئێوە لەوەشدا سەرپێچی دەبینن خۆی کێشەکە تەنیا فڕێدانی خاشاک تەنیا بۆ نمونە دەواژن نییە یان با بڵێن نەخۆشخانە ئەهلەکان نین کارگەکانی ڕۆنمان هەیە کارگەی بەرهەمهێنانی تاوەری کارەبامان هەیە مانگانە نزیکەی 1 ملیۆن لیتر ژەهر و تێزا بەکەتە ناو ئاوی تانجەرەوە شتە ئەزانجێ لەکوێیە کارگەی ڕۆنمان هەیە کە هەموو ئاوەڕۆکان لەسەر تانجەرۆیە ئەو هەموو کارگەی بەرهەمهێنانی چەولم و جەلمودەمان هەیە کە کواڵتی ئاویان تێگیاوە ئەنی یەک و دوانین بەڕاستی کۆی پاشەڕۆ ئەمڕۆ فڕێ ئەدرێت کۆی پاشەڕۆ فڕێ واتە یەک و دوانێت تۆ دەواژن ئەگری باسی کارگە ڕۆنەکە کارگە ڕۆن ئەگری باسی کارگە بەرهەمهێنانی چەولمەکە ئەو ئەگری باسی واتە یەک و دوانی ناتوان من ئێستا 50 تۆمەت خەمەسەر لایەنێکە بەگشتی لە ماڵێکی بچووکەوە بگرە هەتا کارگەی گەورە هەمووی پاشەڕۆ فڕێیان لە کاتێکا لە وڵاتانی پێشکەوت و شتەکە ڕێک پێچەوانەیە باشە ئەوان تەنیا پاشماوە تشگەرەوەکان فڕێن ئەوی ژەڵ عەرزی ئەخەن ما باقیتر هەمووی چارەسەرەکرێت لێرە ڕێک بە پێچەوانەوەی واتە من ناتوانم ئەمڕۆ ڕزقی شوێنێ ببڕم 50 تۆمەت خەمەسەر شوێنێک ئەوانی باسم کردن نمونەی زیندون کە هەموو کەس ئەیان زانێت بەڵام ئەمە وردبینیمان تیاگردەوە کە ئەمانە زیاتر ئەیکەن پاشماوەی مەترسی دارتریان هەیە ئەو دەواژنانە چی لێ بکەیانی تۆ حکومەت ڕێگەی یاوە ئیشکات ناوچەکەی بۆ شاردنەوە ناشێت بێ فڕێ بە چونکە حکومەت خۆش فڕێە ڕاستە باشە کاگرانج دەزانین کە ینی بابەتی ئەوەی کە زۆر جێگەی گرنگی بێت هەنگاوی فعلی و ئیشکردنی فعلیە لەسەرم بابەتەوە لە قسە بەڵام دەبێ بزانم ئەگەر شتێکتان مابێت لەسەرم بابەتە بتانە ئیزافەیەکەن بۆ قسەکانی پێشووتانیان داواکاریەکیان پێشنیارێک بۆ خەڵک بێیان هەر شتێکە لەسەرم بابەتە مابێتە وڵی پێشنیار ئێمە بۆ خەڵک بەردەوام ئەوە ماوتووە ئێوە چاو لەو هەموو خەمساردیە مەکەن کە حکومەت ساڵاری پێشوونمانوێتی ئەوەی کە لەسەر شاری هاوڵاتیە بۆ ئەوەی ئەم ڕێژە زۆرە لە وێرانکاری کەم کاتەوە کە لەکەن ڕێژەی بەکارهێنانی پلاستیک دابەزێن
ئەمڕۆ ئەچن بۆ گەشت و سەیران بە خۆشییان بێت ماڵ نییە پێداویستی ئەم گەشتکردنی نەبێت پێداویستیەک ئەڵم کە فڕێ نەدرێت ماڵ نییە ئەمی نەبێت ئەمانە بەکاربێنن شوشە پلاستیکمان هەیە کە چەند جار توانێت بەکارێنانەوەی هەیە پلاستێکە تا ڕادەی دۆسی ژین ستیلمان هەیە شوشەمان هەیە تەختەمان هەیە ئەتوان ئەمانە بەکاربێن ماڵ نییە چەند دەبەی بیزیتری ئاوی نەبێت دەبەی بەڕادی نەبێت دەبێت بەڕاد بۆ فڕێ بدرێت دووسێ دەبێت با هەبێت لە جاتەوەی هەموو جار ئەمە بکریت لە ماڵەوە ئاوی فیلتەرەکەتێکەوە بیبە ئەمە هەموو پلاستی کڕینەیە واتە ئەمەیەکێکە لەو هۆکارانە ڕێژەی بەکارهێنانی خۆراک تکایە خۆراک ئەوە لێ بنرێت بەکاربێن نان ئەوە بکڕدرێت کە بخورێت خۆراک ئەوە لێ بدرێت کە بخورێت بەڕاستی لە 16 زبڵی سلێمانی خۆراکە ئەمە پێم وایە غەدرێکی گەورەیە بەڕاستی غەدرێکی زۆر گەورەیە هۆکارگەلمان زۆرە بۆ هاوڵاتی دەتوانێت ڕۆژانە لە کۆرۆنایە بینیمان هاوڵاتی بە هەمووی بوو بە پیادە چەند خۆش بوو بەڕاستی خەڵک چێژی لێوەرەگرت چەند کەسمان هەبوو بەهۆی کۆرۆناوە بوو بە ڕاضیەکی باش بە پیادە ڕەوی ئێتۆ ئۆتۆمبیلەکە بەکارمێنە ڕۆژانە چەند دقەیە پیادە ڕەوی بکەمانە هەمویان ناڕاستە و خۆ پاراستنی سروشتە ڕاستە خۆ خزمەتکردنی ژینگەی وڵاتەکەتە ئەوەی لەسەر شانی حکومەتە ئێمە تکایان لێکەین فریای ژینگەی شارەکان کەون ئەمڕۆ هاوڵاتی شارستان کە بەخۆی ئەڵە شارنشین ئەڕاتە دەرەوە لە شارەکە ژینگەی لادێ پیسەکان لە کاتێکە احترامن خەڵکی شار باگراون وێنایەکی تری هەیە بۆ خەڵکی دەرەوە ئەمڕۆ خەڵکی لادێ ئاژەڵی لادەکان گیری خواردو بەسەر بەدەست ئینسانی شارستانەوە ئینسانی شارەکانەوە ئاژەڵی ئەو گوندانە هەمووی ژەهرایی بوون هەمووی ناوەستکیۆران بوو بە عەلاگە خواردن بە زبڵ خواردن بەڕاستی بەدەستی کێ بەدەستی خەڵکی لادیەکە نابڕاستی بەدەستی مرۆڤی شارستان مرۆڤی شارنشینە بێ هاوڵاتی شار ئەم پرسیارە لە خۆی بکات من پێم وتێ خەڵکی شار وێنایەکی ترم بۆ کرێ خۆی وێنایەکی تر بۆ خۆیەکات ناخێ لە ژێرتانەی خەڵکی دەرەوە بە هیوان حکومەت چارەسەری ئەمە بکات ئەو ناوچە گەشتیارانە زبڵیان لێ وەرگێتەوە حکومەت ئەتوانێت لە دەواازەی هەر ناوچێکی گەشتیاری 5,000 لە هاوڵاتی هەر هاوڵاتی وەرگێت لە هەر سەیارەیەک وەرگێت 5,000 لێ وەرگێت لە بری هێنانەوەی عەلاگە ئەمەمان بە پێشنیاریاوە بە حکومەت پێش 4 ساڵ لە هەر دەواازەیەکی گەشتیاری 5,000 لێ وەرگرە بۆ هێنانەوەی هەر عەلاگە خۆراکی ئێوارە بیەرەوە 5,000ەکە ئەگەر نەیهێنا بۆ 5,000 نێرەوە دواتر ئەم 5,000 کۆمپانیایکی پێ بەگرێ بگرێت چەند کرێکارە بگرە بۆ ئەو زبڵەوە بۆ کۆکاتەوە پارەی هاوڵاتیە ئەدرێت لەو سروشتەی کە بەهۆی ئیهمالی هاوڵاتیەکەەوە پیس کراوە ئەمە هەنگاوێکی زۆر باشە پارەی لێوەرگرە لە پێناوی پاراستنی سروشتە تۆ فێری ئەەکەیت ئەگەر پارەی نیە پارەکەی فەوتە ئەم جارە 5,000ەکە 10,000ەکەی فەوتە جاری داهاتوو دڵنیام دیراسی خۆی ئەکات کە من بۆ ئەم 5,000م ڕۆشت کە هۆکارێکی باش و پێشنیارە وەکو حکومەت بە حکومەت ینی وەکو هەموو جارێک بێت بڵێن بە هیوانم بابەت سەر بەیانی بە هیوان کە حل ببێت و ئاوڕێکی جدی لەم بابەتە بدرێتەوە کاگرن زۆر سپاسەکەین کە لامانویان بووی ئەرکە کێشە سپاس بۆ زانێرەکان سپاس بۆ خەمخۆریتان و بۆ هەوڵانی کە داوتانە گەلێک سپاس بۆ ڕەنجعتا هاوسەرۆکی نوێنەرایەتی سلێمانی ڕێکخراوی سروشتی کوردستان کە ئێنۆ کە بە شوێکی ڕاستەوخۆ لێرە